سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین ئەمانەوێ هەنێک گفتوگۆڵ لەگەڵ مناڵە عەزیزەکان بکەین بزانین پشوەکانی هاوینیان چۆن بەسەر بردووە بەچیەوە سەرقاڵ بوون ئەی ئێسا چۆن سوود لە کاتەکانی خۆیان وەرەگرن و چۆنیانەوێ قوتابخانە بەسەرکەوتووی ببڕن لەگەڵمان بن فەرموون چۆنی باشم باشی ئەوڵە باشم ئەی خوار باشبی ناوت چییە ناوم ڕامایە ڕامان منە خۆشەوێ ئەوڵە زۆری منیش زۆر تۆم خۆشەوێ ئەزایی چی بکە هەموو ڕۆژێ سەعات 5 سەیری شاشەی کورسات کە باشە سەیری فلم کارتۆنەکانی ئێمەکە سەیری ماوەی مناڵەکانیش کە باشە ئەفەری چەپڵێکی قای بۆ ڕامان ئەرشی چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە لازیا لازیا لە پۆلی چەندی لە پۆلی چارم لە پۆلی 4 ئەفەری لازیا ئەدی بۆ باسکە بزانم شووی هاوین بە چیەوە سەرقاڵ بووی چم بۆ دەورە دەورەی چی دەورەی وێنەکێشان یعنی فێری وێنە کێشان بووی بەڵێ ئێستا زانی وێنەی من بکێشی نا ئەی باشە مامۆساکانە لێرە هەوڵە لەگەڵایان فێری وێنە کێشابی بەڵێ ئەوە کێ دروستی کردووە نازانم زانی ئەوە دروستکەیتەوە بەڵێ دێ باشە خۆ بە وێنە کێشانەوە سەرقاڵکە بۆ ئەوەی لە پێشانگەی قوتابخانەکەتانە بەشداربی باشە چەپڵێ بۆ لازیای گیان چۆنی باشم باشی ناوت چییە سارینا سارینا چێ بەقشتەوە تەسریحە بۆچی باشە بۆ یەک قژ جوان کات و سەر پەرچەمەکە و لاپە بۆی ئەو قژە نێتە خوارەوە دوای بەرچاو بگرێت و شاشەکە بۆ ئەوەی تەختەکە بە باشی بینی وایە سارینا تۆ لە پۆلی چەندی 4 ئەدی پێم بڵێ ئەم هاوینە تۆ خۆ بەچیەوە سەرقاڵ کرد دەورە چم بۆ دەورەی چی کاراتی ئەی بۆ دەورەی فێرکردنی زمانی ئینگلیزیەکە و باشە ئێستا ئادەی بە ئینگلیزی بڵێ زیتەڵا تۆمان خۆشەوێ زیتەڵا I love you ئەی منیش I love you وەموتە ئینگلیزیەکەی منیش باشە ئافەری نێل چەپڵێ قای بۆ سارینا چۆنی باشی باشی باشم وی ئەو سەوتە بووایە منی جوایە ئەی سەوتی تۆ شۆکو منە ئەلۆلا ئەو قژە بە چی دایەناوە لا من بە شانە بەشانە ئەلۆلا ئافەری ناو چییە هەتوان لە پۆلی چەندی 4 لە پۆلی 4 بەڵێ ئەی باشە تۆ پێم بڵێ وەکو هاوڕێکە خۆ بەچیەوە سەرقاڵ کردووە بشویاوینە وەڵا من بۆ خۆم سعیم کردووە و سەعی ئارەوەڵا یعنی ئێستا وانەکان بە باشی تێگەیت و هیچ کێشەیەکی نییە وایە بەڵێ ئافەری نێل چەپڵێ قای بۆ دوایکە چۆنی باشی ناو چییە شێوە لە شێوەی منە چییە جوانە شێوە لە پۆلی چەندی 4 شێوە ئەدی تۆ ئەماوینا خۆ بە چیەوە سەرقاڵ کرد بە سەعی و شتانەوە بۆچی ئەی باشە هەر خەو و یاری خۆش نییە خۆشە ڕاستەکەی خەویش خۆشە و یاریش خۆشە بەڵام بەبێ ئێمە بەکات و بەڕێژە بخەوین و یاریش بکەین وایە ئەی باشە چی ئەەکەی بۆ ئەوەی لەوانەکان تا باش بی سەعی باش ئەفەری ڕۆژانە زۆر یاریەکەی ئەفەری ئەبێکەی یاری بکەین ئەبێ ئەو کاتانە یاری بکەین کەوا نەمان نامێنێ وایە یەک چەپڵێ قایم بۆ شێوەیە چەپڵۆ بۆچی نییە بۆ شێوە ئافەری ناو چییە ئەنیا ئەنیا وانی چیتانە ئەمڕۆ بیرکاری باش پرسیارکە لێ بکەم لەسەر بیرکاری ئەگەر حەوسێ هەڵی بۆ ئاسمان 4 بگریتەوە چەند سێوەکەوێتە سەر زەوی ئافەرین 3 بۆ چۆن زانی مامۆساکە و فێری کردی ئافەرین وتە ناو چییە ئەنیا ئەی باشە تۆ ئەم شووی هاوینە خۆ بەچیەوە سەرقاڵ کرد
مولات شنو دورة؟ دوري چی؟ دورة في القرآن والشكل. ئافرین پێویستە مناڵان ئەوە پشۆکانیان بەشتی باش بەسەربەرن باشە؟ باش. ئەم هاوینە ئیشەڵا کاتەوە خۆ بە خولێکی ترەوە سەرخاڵکە باشە؟ یەک چەمڵێقامی بۆ لێمان چۆنی؟ باش. باشی؟ الله. ناو چییە؟ جانيار. ژەنیار؟ بەڵێ. کەواتە بێ حەزت لە میوزیک بێ وایە؟ الله. ئاها ژەنیار تۆ حەزەکەی فێری چه ئامێرێکی مۆسیقابی؟ بيانو. پیانۆ زۆر خۆشە ئەزانی ئەوە پیانۆ بژەنی؟ لا. ئەی باشە پێم بڵێ ئەم هاوینە خۆ بە چیەوە سەرقاڵ کرد؟ وما دورة. دەورەی چی؟ دوري قرآن. قورئان؟ ئافەرین باشە ئەم هاوینە کە بێتەوە مادام حەزە لە میوزیکە بۆچی ناچیتە خولێکی مۆسیقاوە؟ ئەچی؟ بەڵێ. ئافەرین ڕێکخراوی مناڵپارێز هاوینان خولی زۆر باشەکاتەوە لە کازیوەکان لە کازیوەی سەرا لە کازیوەی سەر شەقام ئەتوانی لەوێ بچیتە خولەکانەوە بەوێ بەرامبەر باشە؟ یەک چەمڵێقای بۆ مەورێمان باشە یارجان چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ. ناو چییە؟ ئارۆ ئارۆ ئەزای منی شاوڕێکی ترمەیە ناوی ئارۆیە بەسم قژی زەردە چاوی جوانە و بێگەر وەڵام ئەمە حەزەکەم قژیشم هەتا ئارەم لێکەم و زەردیشیکەم بەچی؟ بەڕاستی زۆر حەز لە ڕەنگی سوور زەر مۆر شین تۆ وەزن لەو قسانە بێنە ناو چییە؟ ئارۆ لە پۆلی چەنی؟ چوار ئارۆ ئادی پێم بڵێ تۆ ئەم هاوینە خۆ بەچیەوە سەرقاڵ کرد؟ چوومە دەوری کۆفۆ چوومە دەوری بە کتاب پاسکی لێم کرد چوومە مەلەوانی کورسکێت و کرد هەزار شلوم کرد هەر باس ناکرێت ئەی باشە تۆ منە بینی کە چوومە خولێکی مناڵان کە لە کۆفۆ بەشدار بوون؟ نەوەڵە نەبینی؟ دە باشە سەیری ماوەی مناڵانی کورساتکە لە مۆدووە باشە؟ باش. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیری خاوەری هۆش و بیری شاگردی ڕێ ڕووراکەی نوێنی بەرزی دڵپاکەی خابە کتێب و دەفتەر هەرسی دەخەی لەسەر سەر پێی فێردەبی زانستی ڕەوشتی جوانی و ڕاستی مامۆستای ڕابەر بە فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەوێت بخوێنین نەزانین لەبەر بێنین ئافرین یەک چەمڵێقامی بۆ لێمان چۆنی؟ باش. باشی؟ باش. ناو چییە؟ محەممەد تۆ لە پۆلی چەنی؟ چوار ئافرین محەممەد باشە پرسیارێکم یەکەم مناڵان لە پشۆکانە لە پشووی هاوین و ئەوانەیە لە ماڵەوە بۆ خۆیان بخەون یان بە خولەکانەوە کاتی خۆیان بەسەر بەرن؟ ئەبێ بە خولەکانەوە کاتی خۆیان بەسەر. بۆچی؟ چونکە مشکیان زیرەک بێت. ئافرین سوودی لێبینێن مێشکیان زیاتر دەکرێتەوە وایە؟ تۆ ماوینە بەشداری هیچ خولێکە کرد؟ پۆل؟ دەورە؟ هیچ؟ ئەی باشە بۆ ئەم ساڵ بێتەوە ئەچوویتە مەلەوانی؟ مەلازانی؟ ئەزانی لە چەند مەترەیە مەلە بکەی؟ چوار؟ ئەی باشە مناڵ ئەبێ بەتەنیا بچێ بۆ مەلە یان لەگەڵ یەکێک لە خۆیان گەورەتر؟ لەگەڵ یەکێک لە خۆیان گەورەتر. ئافرین نابێ هەرگیز بەتەنیا بچی بۆ مەلە ئەو شتانە باشە؟ یەک چەمڵێقامی بۆ لێمان هەربشی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئایا وچیە لە دەستا؟ سەعات لە سەعات دەزانی؟ ئەدی پێم بڵێ سەعات چەندە؟ سەعات 11:04 11:04 باشە لە شەو ڕۆژێکە چەند جار سەعات 11 دیە؟ 2 جار ئافرین ئەی چەند جار سەعات 2 دیە؟ 2 جار باشە بۆ لەبەرەوەی دووبارە بێتەوە وایە سەعات 11 شەو سەعات 11 بەیانی سەعات 2 نیوەڕۆ وایە؟ ساعت 2 شەو ئافرین باشە پێم بڵێ تۆ ماوینە چووی بۆ هیچ خولێک؟ نەچووی؟ ئەی حەزەکەی ئەم هاوینە بێتەوە بەشداری خولەکە بکەی؟ حەزەکەی بچیتە چ خولێکەوە؟ بیرکاری بۆ وانی بیرکاری زۆر باشی تایە؟ باشە سێ کەڕە پێنج ئەکاتە چەند؟ ئەی پێنج کەڕە سێ ئەی سێ پێنجی ئەی پێنج سێی ئافرین هەمووی هەر پانزەکە وایە چەمڵێکی قایمی بۆ لێمان چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ محەممەد لە پۆلی چەنی؟ چوار باشە محەممەد تۆ ئەزانی چوار سێ بخۆی بە یەکجار؟ بۆچی؟ ئافرین دەمە بچووکە
دواتریش ئەگەر چوارچێ و بخۆی بە یەکجار سکەی گەورە بێت و ئازاری پێگا وایە؟ ئافرین محەممەد باشە پێم بڵێ تۆ ماوینە بەشداری هیچ خولێکە کرد؟ دەورە؟ باشە چ دەورەیە؟ دوو گۆڵی لە دوو گۆڵیە باشی؟ حەزت لێیە ببی بە هێرشبەر یان ببی بە گۆڵچی؟ هێرشبەر! ئەی ئافرین زۆر باشە هات بشی یەک چەپڕێقایم بۆ محەممەد گیان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ هەنی هەنی قشتم پێ بشانە؟ ئەو کە بۆی کردووی بە پرچ؟ دایکێ؟ ئەیە زای قژی من بکەی بە پرچ تۆ؟ قژی تۆ ئەبێ؟ ئەدی بۆ بکە بە پرچ؟ نابێت کورتە کورتە؟ ئەی بە چی درێژە بێتەوە؟ ئەگەر نێبڕێ ئەیە گەڕای کێشم درێژ نابێ؟ نەخێر بەڕاستە قژم لێ بێتەوە وایە؟ هەنی؟ ئەدی پێم بڵێ لە پۆلی چەندی؟ لە پۆلی 4 ئەوە جەڕەس لێیە؟ قەیچەکە بە مناڵەکانی تر بچنە دەروێ مەش خۆما قساکەی باشە؟ هەنی باشە تۆ ئەم هاوینە بەشداری هیچ خولێکی کردووە؟ چ خولێک؟ دەورەی قورئان ئافرین زۆر باشە بۆی وایە بکە سوودی لێ ببینی باشە؟ یەک چەپڵێقایم بۆ هەنی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ هەدیە زای بە کوردیانی چی؟ دیاری باشە تۆ دیاری بۆ نەیە ناوەم؟ دە باشە بۆ ڕۆژی لە دایکبوونەکەم دیارێکم بۆ بێنە بڵێ چی بێت دیارێکە؟ حەزەکەم ڕسمێکی خۆم بکێشیت و بۆم بێنی باشە؟ ئافرین هەدیە؟ تۆ لە پۆلی چەندی؟ 4 باشە حەز ئەکەی لە پشووی هاوی ناخۆ بەچیوە سەرقاڵکەی؟ دەرس؟ سعیکردن لە ماڵەوە سعی بکەی یان بچیتە خولەکانەوە و لە خولەکان ئاوانەکانە بەهێزکەی؟ خولەکان؟ ئەم هاوینە چی کرد لە ماڵەوە؟ ئەم هاوینە بخۆم خەوت و ئامێری ئەلکترۆنیم بەکارهێناوە و زۆر؟ بەڵێ بۆچی؟ بۆ چ شتێک بەکارێنی؟ زۆر نە بۆ چ شتێک بەکارێنی؟ سەریشتی ئینگلیزیم پێ ئەکرد فێر ئەبووم کەواتە سوودی لێ بینیوە؟ نەکەی فەیسبوک و ئەو شتانە بەکاربێنی باشە؟ چونکە ئەو شتانە بۆ تەمەنی تۆ بوو جاو نییە باشە؟ یەک چەپڵێقایم بۆ هەدیەکە خواس چۆنی؟ باشی؟ ئەحواڵت چۆنە؟ ئەوە دیارنی؟ لەکوێ بووی؟ دەرسەکەی پێشتر لەکوێ بووی؟ دەرسەکەی پێشتر لێرە بوو ئەی چی خۆ نابێ من ئەڕوا هەر لە خۆی و بچێتە دەرەوە و لە ساحەکە بسوڕێتەوە وەنیە؟ ناو چییە؟ ڕامین ئەوە چییە؟ سپایدەرمان تۆزانی پیشەزان وەکو سپایدەرمان ناو بکەم خۆمە واسم بە سەقفەکەی و بەتەق لە بێمە خوارەوە ئەی تۆ زانی وا بکەی؟ نازانی؟ بۆچی؟ قورسە وایە خۆ سپایدەرمانیش بینی خۆمان بێ ڕاستی نییە وایە؟ ڕامین تۆ ئەم هاوینە خۆ بەچێوە سەرقاڵ کرد؟ دەورەی ئینگلیزی و دەورەی کۆنفو ئەو بەڕاستە؟ دەورەی کۆمپیوتەریش؟ نا کۆمپیوتەر نا بەس کۆنفۆ هەدی بڵێ هەدی ئەوکە بڕۆ زۆر ئازارە ڕامین باشە تۆ ئازاتریان ڤاندام ڤاندامیش بە تەمرین وای لێهاتوو ئەگەر تۆش بەردەوامی لە تەمرینەکانە وەکو ئەو لێهاتوو ئازاری وایە؟ بەڵام قەت نەکەی شەڕ لەگەڵ مناڵی ترا بکەی باشە یەک چەپڵێقایم بۆ ڕامین جان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ نالی؟ چیتر لەم ژوورە ناوی نالی؟ ئێرە نییە ئەو بیرم کەوتەوە چوون بۆ قوتابخانەیەک مناڵێکی تریان تیا بوو ناوی نالی وایە؟ نالی؟ چۆنی؟ باشی؟ نالی هەدی تۆ پێ بڵێ تۆ حەزەکەی لە پشوەکانە کاتەکانی خۆ بەشتی باشەوە سەرقاڵکەی یان بە یاری کۆڵان و خەو و ئەو شتانەوە؟ بەشتی باشە وەکو چی؟ وەکو سەعید ئافرین ئافرین تۆ چیتە دەورەکانەوە؟ حەزت لە چ دەورەیەکە؟ خۆم پێشتر لە مەلە بووم مەلا زانی؟ ئەی زانی ئەو کشتە مەلە بکەی؟ بۆ دواوە؟ ئەزانی؟ چۆن فێر بووی؟ هەڵا مامۆستاکان پێیان وتم ئافرین نابێ بچیتە ئاوی قوڵەوە هەتا و کاتەی مامۆستا خۆم لە سێمەتری لە سێمەتری؟
ئێکەواتە مەلەوانێکی زۆر باشی وایە؟ بەڵێ. ئافرین ئەو کاتانەی کە بە تەنیا ئەبی نابێ بچی بۆ مەلە تەنیا ئەبێ لەگەڵ کەسی لە خۆ گەورەتر بچی باشە؟ ئافرین یەک چۆپڵێک قایم بۆ ماوڕێمان دەست خۆش کامتان هەڵ بژێرم یەکەم جار قسەتان لەگەڵ کەم 10 20 30 40 50 60 70 80 90 100 چۆنی؟ باش. باشی؟ ناو چییە؟ تارینا. تارینا ئەتوانی تۆزە دەنگە بەرزتەکەیتەوە؟ بەڵێ. تارینا چۆنی؟ باش. باشی؟ بەڵێ. تارینا لە پۆلی چەندی؟ 4. 4 ئەی ئافرین قوتابخانە خۆشەوێ؟ بەڵێ. زانست فێر ئەبی لەوێ بۆ قوتابخانە تۆ زانی وەکو من گۆرانی بڵێ؟ بەڵێ. هەدی گۆرانێکم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازاژی ڕوبەڕێ بولبولی گچکەوساوە لە باخی ژین بێپەڕۆین سەیدای گوڵی زانستم هەر خوێندنان بەبەستم شەو ڕۆژ هەڵدەدەم بەهۆی کتێب پێدەم تا بکەمە کۆتی ژیان لە چاردەی کوردستان. ئافرین تۆ بولبولی؟ تۆ بولبول لە بینیوە؟ نا. بولبول تەیرێکی زۆر جوانە وەکو چۆلەکە وایە یەک دۆز گەورەتر یەک دۆز وایە؟ یەک چەپڵەکای بۆ تارینا گیان تۆ چۆنی؟ باشی؟ بەڵێ. ناو چییە؟ ڕەوشە. ڕەوشە چۆنی؟ باشە. باشی؟ ڕەوشە من نەخۆشەوێ؟ بەڵێ. چەندێ؟ زۆر. بەخوا منیش زۆر هەمووتان خۆشەوێ ئەمەوێ هەمووتان بن بە ڕەفیقەن بەڵام بە شەرتێک نابێ کەسان یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە بکەن باشە؟ ئەوانم نییە. وەڵا ئەی ئافرین وەڵای ئەوم زۆر پێخۆشە ئەدی گۆرانێکە بۆ بڵێ بەکچاکە مەستێرەیە خۆشی من هەر لێرەیە بەکچاکە مەستێرەیە خۆشی من هەر لێرەیە هەموو بەیانیانە زوو وەرزش ئاکەین با پێش و هەموو بەیانیانە زوو وەرزش ئاکەین با پێش و فێرا بینوانەی جوان دەرس و هاوای وەرزەکان فێرا بینوانەی جوان دەرس و هاوای وەرزەکان خێلیسکە و گۆرانی خۆش دڵ و گیانە پێدانۆش خێلیسکە و گۆرانی خۆش دڵ و گیانە پێدانۆش. ئەی ئافرین یەک چەپڵەی قایم هەرکەشی دەست خۆش چۆنی؟ ئەی تۆش باشی؟ بەڵێ باش. تۆ ناوە چییە؟ ئیلینا. ئیلینا؟ بەڵێ. ئیلینا چۆنی؟ باشم تۆ چۆنی؟ باشی؟ بەڵێ. دەنگ و باسە چۆنە؟ خۆش سەلام. ئیلینا لە پۆلی چەندی؟ 4. 4 ئافرین یعنی ئەمە پۆلی 4 وایە؟ بەڵێ. ئیلینا ئەدی پێم بڵێ مناڵان لە هاوینە چۆن پشۆکەیان بەسەر بەری؟ بە خوێندنەوە و ڕاهێنانی دەورە و شت. ئافرین ڕاهێنان و خوڵ و شتەکان وایە؟ بەڵێ. تۆ ماوینە چی کرد؟ لە ماڵە خۆم بە خوێندنەوە و یاریکردن و سایکردن. ئافرین یعنی چیرۆک و شیشە خوێنیتەوە؟ بەڵێ. هەر بژی دەست خۆش ئەی تۆ ناو چییە؟ ئیسرا. ئیسرا و ئیلینا ئیسرا و ئیلینا چۆنی؟ باش. باشی؟ تۆشە لە پۆلی 4ی؟ باشە من شتێکتان پێڵە بزانم ئەتوان هەردووکتان بێکە و گۆرانێکم بۆ بڵێن ئەدی کەم گۆرانی ئەڵێن قوتابیژی. دەی کەوتم 3 دەست پێ بکەن 1 2 3 قوتابیژی ئێمە قوتابیژی خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسەی دەخەینە سەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنی نەزانی بنبێنین یەک چەپڵێکای وەردووشیان چۆنی؟ باشم. باشی؟ ئەرۆڵا. ئەی یەخوا باش بی ناوت چییە؟ چیناس. شیناس؟ نە چیناس. چیناس؟ ئەمە کێم ناوە خۆشەی لێ ناوی؟ باوکە یان دایکی؟ وەڵای نازانم. نازانی؟ کە ڕۆیشی تۆ بڵێ ئەو باوکە تۆ منێ ناو چیناس ئەگەر وتی نە ئەنج بچۆ بۆ لای دایکە بڵێ ئەی دایکە تۆ منێ ناو چیناس ئەگەر وتی بەڵێ ناوکەم زۆر خۆشە وایە؟ چیناس لە پۆلی چەندی؟ 4 ئافرین چیناس باشە تۆ ئەم بەهاوینە خۆ بەچیوە سەرقاڵ کرد؟ وەڵاتم بۆ دەورە. دەورەی چی؟ وەرزش. چ وەرزشێک کۆرفۆ کاراتی تایکواندۆ؟ باسکە. باسکە؟ حەزت لە یاری باسکەیە؟ ئەرۆڵا. ئەتەوێت کە گەورە بووی بەردەوامبی؟ ئەرۆڵا. ئەی ئافرین یەک چەپڵێک قایم بۆ چیناسیان تۆ چۆنی؟
والله من باشا. ئەی ئەخوا باش بی ناوت چییە؟ والله من ناوم بینەرە. بینەر؟ بەڵێ. باشە بینەر تۆ بینەری ماوەی منداڵانی کورساتە بی؟ بەڵێ. سەیری بڕگەی بەرنامەکانمانەکەی؟ بەڵێ. باشە تۆ حەزت لە کام بەرنامەیە بێ؟ وەڵی کورسان. ئەو بەرنامە نبینی کە بنەچم بۆ گوندەکان؟ بەڵێ. مناڵی وا ئازیز و خۆشەویستی لێ هەمووی هاوڕێم. خوا؟ ئەی چۆن؟ ناویان چییە؟ جا ناویان چی نییە؟ یەک دنیا ناویان هەیە. برا ئەی چۆن؟ گۆرانیەکە بۆ بڵێم. گۆران ێزانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ وەڵی بەس ئینگلیزی ئەزانم. ئینگلیزی؟ بەڵێ. دەقەی ناکە بۆ بڵێ منیش ئەیکەم بە کوردی بوو. Maybe I don't understanding. You're changing, look is standing in the I can feel is standing. Oh, maybe I don't understanding. Could you make it off for me? Allah, I don't know. ئەفەرین ئەجای من ئینگلیزیەکەم بیرچۆ دەتخواوە وەسعە. ئەدی تۆ بۆ بکە بە کوردی؟ چی بۆ بکەم؟ ئەو گۆرانیە بزانین بە کوردی باسی چیەکە؟ بە کوردی وەڵی خۆشم زۆری لێ تێ ناکەم بەس ئەڵە من تااقەتم نییە وازم لێبێنن با ئیسراحەت بکەم. ئەی بۆ بێ تااقەتی بە قوربان؟ وەڵی نازانم بۆچی واڵە تۆ بێ تااقەت بی وایە؟ بەخەم ئەیخوان هەموو کاتێتەوە خۆش بی. یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر. ئەربژیت چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئارۆن. ئارۆن؟ بەڵێ. ئارۆن چۆنی؟ باش. ئارۆن؟ بەڵێ. ئەی براو هەیە ناوی هین بێ زیتەڵا؟ نا. نیتە؟ ئەی من برای تۆ نیم؟ حەز ناکەی براو بم؟ بۆ خۆمان یاریەکەین بەیەکەوە بۆ خۆمان سعیەکەین بەیەکەوە بۆ خۆمان ئەچین بۆ خولەکان بەیەکەوە باشە؟ بەڵام ئەسەی چی تۆ ئەبێ خواردن زۆر بخۆی ئەبێ میوە زۆر بخۆی ئەبێ شەوان سووب بخەوی بەنیانیش سۆسی باشە؟ یەک چەپڵێ قایم بۆ ماوڕێمان. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ بەرزی. بەرزی لە پۆلی چەندی؟ چوار؟ بەرزی باشە پێم بڵێ ئەم هاوینە تۆ خۆ بەچیوە سەرقاڵ کرد بوو؟ دەورە چ دەورەیە؟ کۆنفۆ مەلە. کۆنفۆ مەلەش کاتە بوو بچی بۆ ئۆردووکی کامیان بە باشی فێر بووی؟ مەلا ئەیەتەوێ بەردەوامی لە کۆنفۆش؟ بەڵام ئەزانیە بێکەی بچی ئەو کاتانە بچی کە وانە و نییە و تاقیکردنەوەشە نییە باشە؟ ئافرین ئێزای گۆرانێکە بۆ بڵێ؟ نازانی؟ دە باشە ئەزای چەپڵێ بۆ من لێبەی؟ چەپڵەیەکی قایمم بۆ لێبەی؟ چەپڵە دەی قایم ئەوە یەکدانە نەبوو. ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر. خواس باشی؟ ناوت چییە؟ نیلا. نیلا؟ ئەی لەو ناوە خۆشە نیلا؟ بەڵێ. ناوەکەم نابگۆڕینەوە؟ نەخێر. بۆ؟ حەزم لە ناوی خۆم. وەڵی منیش حەزم لە ناوی تۆیە منیش خۆمە نێم ناوی خۆمە نێم نیلا زیتەڵا. حەزەکەی من ناوم نیلا بێ؟ بەڵێ. ئافەری نیلا لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار؟ بەڵێ. ئافەری نیلا پێم بڵێ مناڵ ئەو کاتانەی کە پشووی هاوینی هەیە یان پشووی نیوەی ساڵی هەیە و قوتابخانەی نییە کاتەکانی خۆی بەچیەوە سەرقاڵکە؟ ئەبێ سایی بکە دوایەوە چیرۆک بخوێنێتەوە بڕوا بۆ خولی هاوینە ئەوانە. ئەی باشە تۆ چیرۆکە خوێنیتەوە؟ بەڵێ. زیاتر حەزت لە چ چیرۆکێکە؟ چیرۆکی ساندرێلا. ساندرێلا؟ ئەوەی کە پێڵاوەکەی لێو نەبێ؟ بە فیلم کارتۆنی شەیە وایە؟ ئافەری نیلا گۆرانی مابۆڵی؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگرد دێرەی ڕۆناکین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بن بێنین. ئافەرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر. دەست خۆش نیلا گیان هەر بژی. مناڵە عەزیزەکانی هاوڕێم من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە لەم قوتابخانەیە لەبەر ئەوەی بۆم دەرکەوت کە ئەم هاوڕێیانەم پشوەکانی خۆیان بەشتی زۆر بەسوودەوە سەرقاڵەکەن بۆیە بۆ هیوام کە ئێوەش گوێتان لە پەیامەکانی ئەوان بوو بێت و چاولەوانکەن هەتا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ